بۆ گەرمایەوەنەم سوڕێن بۆ سارەکە و بێنەوە ئەیترەوە نکرێت پێم تا هیلاک بووم جۆم تێکچووە مشتی ئاو هەڕێکەوە هەر لێکەمی سیرانەکەەوە وەرە نام بخۆ بە ماستی کوردیمان نانم پێ ناخورێت فقط نانیشم پێ ناخورانی دەموشاویشم تێکچوە دەست خۆم نیە وچە دەموچێت قسە بە من جایکە بووێنمە بم نازات خواگاتۆ من نێنی تۆ مجێر بە زۆر منێنی کاکە وازم لێ بێنە وازم لێ بێنە کاکە داری بەیانی وە بەیانە زۆر خۆم مەعیدەم گیراوە هەر ئەنجا ئەمەیان ئیلاقی بە عیلێمون هەموو عیلی کورد یەخ زۆر ڕقم لێتی لێ یعنی لە خواردنەکانیان زۆر ڕقم لێتی ئەڵێ ئەو ڕۆژە بەس ئەو ڕۆژە بۆت هێنام خۆی دوای مانگێ ناتوانین نام خۆیتەوە یعنی کە لە نیۆڕۆ دەست پێکات خوا وەسع نیۆڕۆکە خێرا بەپەلە یاپراخ فڕێنە و ناوە ئەدا دوم بۆ تێک ئەوم بۆ تێکا و ئاو ئیترنیانی هێشتا سفرەکە ڕانەخراوە دوان خەریکی ناخواردنەدانی خۆی پێ ئەسڵ نەگە درەم بکەوی هەرجێ سفرەکە نیە سفرەکە چا لە درێژ بێ تو هەرجێو نییە یا خواردن نامێنێ یا شتێ نامێنێ ئەکۆلایەکەم بۆ تێکە ئاوم بۆ تێکە هێشتا هیچ دانراوە دانێ دەستەکە بە ناخواردنەوە ڕێک دوای یاپراخەکە چاکان سۆسر خەڵوزەکە یەکسەر چاخۆن دوای چاکە یەکسەر بە علاگەی گوڵە بە ڕۆژەوە ئەمە یا بۆ ئەو یا بۆ یانی لە سیرانە زۆرم حەز لێ بە دیزایانێکی جوان لە شوێنەکە تۆزە شتەکاندا بنرێن بە جدی ئەوەم حەز لێ یعنی بەس لای ئێمە یەک علاگە گوڵە بە ڕۆژە دەرێنن تۆزێک لەم دەرێکام هەڵیا بۆ دوای گوڵە بە ڕۆژەکە خێرا چێک و تورتە ئەمە ماخۆن وەڵا با تۆزە پیاسەکەی لەم ناوە هینە هەزمیکەین هەزمیەکەی باڵێ زۆر جوان هەزمیەکەی اینجا بەدەم گوڵە بە ڕۆژە و مۆزەعەکانیان پیاوەکان هەیکەل و خانوو عەرزە و باخ هەر زۆم ڕق لەو مۆزەعانێ ژنەکانەوە ئەکەونە زەمکردن بەدەم گوڵە بە ڕۆژەوە ئەو ناواکەم بە گوڵە بە ڕۆژە ئاخی جا ڕێگەکەنە سەر مێردەکان یعنی لە بەردەمیانداشون زەمی ئەوانەکەن بەخواوە هەر موشکیلێ هەر تاڵ گوم خواردایشون نەکرد یەک ژنی کورد پیاوەکەی بەدڵ نییە بۆ نازانم ئەی بۆ تو وازانیش پیاوە مێردەکەی خۆم زۆر بەدڵە زۆر باشە بەخوا لەبەر ماڵەکان نەبایە بەجێمێش بۆکمە کاتێکە لەسەر سفرەکەی گۆشتە زیاکایی بۆ ئەیتە ناکەم مێردەکانی وڵی جار بەس تێبگەم بۆ یەک ژنی کوردم نەبینی شانازی بە مێردەکەیەوەکە هەر ڕێک لە ئافرەتیکە باسیەکە وا خراپە واوایە لەبەر منێلیگەن لەبەر منێلیگەن ئەم قسەیان گرتەوە دەمیان ئەیدە چۆن دڵم نەتەقێ سا بە قسەی پوری خۆتەکەی قەتشوونەکەی هەر خۆشێتی کەیکێکەتە داوای سارە و بۆشی پێ ناکەی بەخوا عیبینی زۆر باشە وتە ئەمن عیبە بچی کاکە یعنی پێمان بڵێ تۆ دیفاعی یا هجومی ئێستا هەر بەم زەم و زەمکاری و هەڵپەرچێ و دیجێ و هەر مێش کتەبان یاڵی بە گۆشت بژین شوت هەمووی بە پەلە ڕاکە گۆشت بۆ خۆی ڕا ئەبێ ئەزان چی بێ ڕابکەی گۆشت بە این چەندە زۆر بکڕن هەر گۆشت نامێنێ نازانم بۆ تریشی دایمە دەمولشیا بێکە لە گوشت بەرنەکردنەوە برسیمەوە نازانم چی ئەبوو شێوەی ئەڕۆنەوە داژاڵەی گلەی جێ بێڵ جارێوە لە ناو سیارەکە باسی مەکە من لەو تەمەنای ڕقی دنیام لە خۆشتن بووە الحەمدولله با هەر نەیپەڕێن ڕقی دنیام لە خۆشتن بووە باشە کە گەیشتومەتە ماڵەوە شەڕم کردووە لەسەر یەکەم کەس مەچمەتە حەمام نازانم بۆ گەڕ بووم ژیانمە خورا بڕوان پێ بکەن سوێن بەخوای گەورە شامپۆ ماوە لە قژم کە ئەو کەفەکاتۆتە خوار و قوڕایی پیاتۆتە خوار نازانم چوومەتە کوێ ئێمەیان بردووەتە کوێ نازانم یعنی هیلاک شەکەت ماندوو مێشگەڵە بم 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 ئەمە سێرانێکمان کرد ئیستراحەتمان کرد 4 ڕۆژمان پێچێت تا چاکە بینەوە بۆیە من لەو ڕۆژەوە تۆبەی مەرگم کرد نەچوومەتەوە ئەیتەندا لە ئێوەنی بەخوا هەمووتانوان کوردن ئێستا کەسێکە کورد بەخواوان دەمەدەم لەگەڵ نەکەن ها بەخوا قرد بەسەرتانەوە هەمووتانوان ئێت کەیفی خۆتانە تێگەی یاڵا شيرين ياري من